بۆیە لە ئیسلامە تەلاق سێدانێ و دوانی گەڕاندنەوەی تیایە سێم گەڕاندنەوەی تیانە لە جاهیلیەتە تەلاق تا 100 جارە تا 200 جارە ئەمانەتە دابەزی تەحدیدی کرد پیاو هەبوو 100 جار ژنەکەی تەلاقە داوای گەڕانەوە لە ڕۆژێکا 3 جار وایە کرد بەزەمایەتانە دابەزین لە سوڕەی بەقەڕەیە تەحدیدی تەلاقی کرد و نێوانەکانیشیانی دیاری کرد بە عیددە کە لە دەرسی پێشوا باسمان کرد و وەکو تەلاقی خستە بەردەم پیاوان خولعیشی خستە بەردەم ژنان پیاو تەلاقەیە ژن خولعەکە بۆیە نە ژن ئەتوانێ تەلاق بدا نە پیاویش ئەتوانێ خولعەکە پیاو تەلاقی بۆ هەیە ژنیش ئەتوانێ خولعەکە بۆیە ئەمایەتە بەشی یەکەمی باسی پیاوەکەکە دووە باسی ژنەکەکە ئەو حەلی چییە ئەگەر بێ لەو پیاوە جیا بێتەوە بێ خولعەکە ئەبێ عوزرێکی معقولی هەبێ و خولعەکە